تان لێبێت دەستگای گشتی کاروباری من ماوەیە کە سەرقاڵی نیشان ڕێژکردنی ناوچە باڵێن چێلگەیەکان ئەو چێلگانی کە بەمین داپۆشراون لە سەرجەم شارەکان و ناوچەکانی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا ینی نزیکەی 200 کیلۆمەتر دووجای زەوی بەمیندا ڕێژا و تاوەکو ئێستا ماوە لە کۆی یانی زیاتر لە 700 کیلۆمەتر زەوی دووجا تەنیا 200 کیلۆمەتر زەوی دووجا ماوە کە بەمیندا ڕێژراوە هەوڵ دەداتن ئەم باڵێن ڕێژەیە دەستگای گشتی کاروباری مین بە نیشانە ڕێژ بکات بۆی هاوڵەتیان لەسەر مەترسیەکانی ئاگادار بکاتەوە من دەمێ بۆ زانیاری زیاتر لەسەر ئەو بابەتە جەبار مستەفا سەرۆکی دەستگای گشتی کاروباری مینیم لەگەڵ زانیاری زیاترمان لەسەر ئەنجامدان و بڕێوچوونەوە پرۆسەیە بداتێ کاک جەبار سڵاو لێبێت سپاس بۆ دەرفەتە ئەگەر پێمان بڵێ پرۆسەی با بڵێن نیشانە ڕێژکردنەوەی چێلگەمینەکان لەکەیەوە دەستی پێکردووە ئاماستان لە نیشان ڕێژکردنی و چێلگانە چیە؟ سەرەتا بەخێر بێن دیارە وەک ئەرچی دەستگای گشتی کاروباری مین چۆن یەکەم ئەرکمان پاکردنەوەی خاچی هەرێمی کوردستانە لە مین و پاشماوەی جەنگی ئەرچی دووەممان وشیارکردنەوەی خەڵکە لە مەترسیەکانی مین و پاشماوەی جەنگی و ئەرچی سێمان پاڵپشتی قوربانیانە. ئەمڕۆ لەسەر ئەرچی دووەممان قسە دەکەین کە وشیارکردنەوەی خەڵک هاوڵاتیانی هەرێمی کوردستانە لە مەترسیەکانی مین و پاشماوەی جەنگی بە ئەو پرۆسەیەمان دەست پێ کردووە بۆ ئەو شوێنانەی کە بۆ ئەو چێلگە و شوێنانەی کە مەترسی تێدا هەیە مەترسیان لەسرە مین ڕێژ کراون بەڵام ئاماژە ڕێژیەکانی چەند ساڵی ڕابردوو بەهۆی نەمانیان بەهۆی ئەوەی کە هەندێک لە هاوڵاتیان دەستکاری دەکەن بۆیە ئێمە بە پێویستمان زانی حملەیەک بکەین هەڵمەتێک بکەین ئەو شوێنانەی کە جێگای مەترسین ئاماژە ڕێژیان بۆ بکەینەوە. ئەو ئاماژە ڕێژیە لە کاک جەباریانی لە شاری کوردستان پێکردووەوە چەند قۆناغ دەخایەنێت؟ ئەو ئاماژە ڕێژیە هەر لە گەرمیانەوە تاوەکو دهۆک دەستمان پێکردووە لە گەرمیان لە قەزای خانەقین نەحەی قۆڕەتوو لەوێ 700,000 مەترە ئاماژە ڕێژی بۆ دەکەین لە سلێمانی لەسەر داوای خەڵکو و داواکاری قایمقامیەتی پێنجوێن کە پێنجوێن یەکێکە لەو قەزایانەی لە هەموو عێراق و کوردستان زۆرترین مین و پاشماوەی جەنگی لێیە بۆیە هەندێک شوێن زۆر زەرورە زۆر پێویستی خەڵکە کە ئاماژە ڕێژی بۆ بکرێ ئەو ئاماژە ڕێژیانش لەلایەن ڕێکخراوی ICRC سەلیبی ئەحمەر بۆمان دابین کراوە. بکەمە پرسیارانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان چۆن هاوکاری ئەوەیە دەکەن لۆ بەتایبەت بۆ بابەتی لۆجستیەکان چۆن هاوکاری کردنەوە بۆ ئەوی کە هەم بۆ ئەو بابەتە کە نیشان ڕێژی چێلگەمینەکان دەکەن هەم بۆ بابەتی کە هەمانجیتان هەیە لەگەڵیان؟ بەڵێ بە تەئکید بەردەوام لە هەمانجین و لە پەیوەندی تونند و تۆڵ داین و هەروەها لە هەولێر ئاماژە ڕێژی بۆ ناوچەی سیدەکان دەکەین کە بریتە لە 132,000 مەتری دووجا و لە هەڵەبجا لە ئاوێسەر کە منتیقەیەکی گەشت و گوزارە لەوێش 30,000 مەترمان هەیە و لە دهۆکیش ناحیەی زاوێتە سەر بە قەزای ناوەندی دهۆکە لەوێش 45,000 مەترمان هەیە هەمویان ئاماژە ڕێژیان بۆ دەکەین. کاتەکەی دیارە بڕیارە کۆتایی بە پرۆسەکە بێتن؟ بە تاکید هەفتەی دادێ دەست پێ دەکەین ئەو هەندێک بەهۆی ئەو هەموو پشوەی کە لەو ماوەیە ڕوویدا پشوەکانی جەژن و پشوەکانی تر بۆیە لە هەفتەی دادێ لە هەموو شوێنەکان لە یەک کاتوسات دەست بەو پرۆسەیە دەکرێت بۆی هاوڵاتیان ئاگادار بکرێنەوە و من لێرە داوایەکیم لە سەرجەم هاوڵاتیان هەیە تکایە ئەمە بۆ لە خزمەتی ئێوە دادەندرێ ئەو ئاماژە ڕێژیانە ئەو ساینانە کە بۆ ئاگادارکردنەوەی هاوڵاتیانە ئاگادارکردنەوەی تۆی هاوڵاتیە لە مەترسی و پاشماوەکانی جەنگی بۆی تووشی ڕووداوی نەخوازراو نەبن و هەموو هاوڵاتیان و هەموو لایەک سەلامەت بن. کاک زەربا کۆتا پرسیار بکەین ینی ئامارەکانی قوربانی مین ئەم ساڵ چەند بۆ ڕێژەتان لێ و ساڵانی ڕابردوش کۆی گشتەکەی چەند بوو ئەگەر ئامارەکتان لەبێت؟
خۆشببختانە ئەم ساڵی 2024 تا مانجی وا دەگەینە کۆتایی مانجی حوت تەنها بەداخەوە 6 هاوڵاتی بوونەتە قوربانی لە سەرانسەری هەرێمی کوردستان. بەڵام بە کۆی گشتی هەموو ساڵانی ڕابردوو لە هەرێمی کوردستان چەند کەس بۆتە قوربانی مین و پاشماوەی جەنگی 13580 کەس تا ئێستا لە هەرێمی کوردستان بۆتە قوربانی و لەو 13580 کەسە هەندێکی جانی لە دەستداوە و ئەوی تری پەککەوتە بۆ دەست و پەلی لە دەستداوە. مستەفا سروشی دەستگای گشتی کاروباری مین بەڵێ دێژین ئەوەی جێبیست زانێرەکان و سەبارەت بە پڕۆسەی نیشان ڕێژکردنی چێلگەمینەکان لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان.